خستن دەوڵەت کارە سەختێک نییە خەڵکینە. من پرسیارم کرد دافێوتم دەوڵەت کێس ئاژانەکەی سەرە کوچەتانە بنیادە مستەزعفانە کێس دەوڵەت کێس مەلای مزگەوتەکەدانە تۆ بۆچی حرەکەت ناکەی بۆچی سەرگێجی فکرەکەی هێزە نییە چون نازانی دەوڵەت کێس نازانی لە کێ دەست بۆشێنی دەست ئەوەی بۆ سەتحی ترین دەریافتت لە دەوڵەت سەختە فزارت دەوڵەت بەناو پایگاه نزانی ئەوینی فکرەکەی کارێک کە تۆ ئیشی بیکەی لە خستنت ئەم دەوڵەتە وەسە بچی بەی لەو پایگای نزانی ئێوانە دەوڵەت ڕەوایەتە براگیان و تو ئەم ڕەوایەتە قبول کردە تو ئەم سوڵتەتە قبول کردە ئەوەی کارێکە دیکە ڕەوایەتە جەعلە ئەمانە فڕەبدە هەرچی گەمانێژن قبوڵی مەکە نە قانونیان نە پوڵیان نە اقتصادیان هەرچێکیان قبول مەکە تۆ دەوڵەتە شکست داگەوە شکست دەخوا هەر بەم ڕاحەتیە ئەو جار ئەگە چووە فازێک کە تەواو مردم هاتە دەرو ئەو سەفارایی کرد و نیروی مسلحی هاوردە خیابان بۆ تۆ ئەو جار مردمە کوردەوار تەکە ئەدەیە کارمەندە کۆرپۆریشنیا ڕۆباڕوە جا بابزانی خەڵک بە کەرەنتوو بێ بە داز بێ بە قەنشکەن بێ بە بەرد بێ بە قەڵماسن بێ بە تیرکەوان بێ پاکیانەکاتەوە 8 ملیۆن لە بەرامبەر 1 ملیۆن کارمەندە هیچ گوێ ناکە پس دەوڵەت ڕەوایەتە چیرۆکە داستانە تۆ ئەم ئێرانیەتە قبول کردە تو خۆت بوویتە زوانە جوولەکە تکرارە ئەکردەوە و ئەمە باعث بوو بە قەوڵە نیچە گۆزەشتەکانت تۆ دەفن بکەن لە تاریخ مادبازی و جوولەکە بازی و ئەمانە تۆ نابود بووی براگیان کورد پەروەربوون یعنی تۆ پەروەرشە سەفاتێک لە وجودە خۆتا ئەدەی کە نزیکت ئەکاتۆ لە کوردیەت و ئەو وەحدەتە لە کەسرەتە هەمان وەحدەتە لە کوردیەتە ئەم سەرزەمینە ئێمەیانە گرتگە مشتێ جوولەکە تیا ساکن بووگن هاتکن سیستمێکیان تیادانیاگە ئەجیمەجییان کردگە یە ئێرانێکیان لە گۆشەی دیفانیان و دەرهاوردە مشتێدا بە ئیستڵاح ئەکادەمیسیەنە جوولەکە لەولاوە چووگن لەولاوە کۆرپۆریشنێکی تریاندانیاگە بەناوە کۆرپۆریشن پۆرتومتراق تورکی لەسەر دەست ترکان جوان مشتێتی هەڵدریایان هاوردە پێیانشتن کورد ئالەوێری ئەم تورکە وا لە ئینکارە هەمیشەگی ئەم کوردە معلومش نییە تورکە لەکوێ هاتکە معلوم نییە ئەم زوانیانە کە هیچ مەفاهیمە ئەنزمامی و انتزاعیتیانی لەکوێ دروست کریاگە ئەم پایگاهە قودرەتە چی ئەمانە بووگیانە ئەم ئینحساراتە تجارەت و سکە و پوڵە لەکوێ هاوردگیانە چەند میزان لەوانەیە کە ئیستێژن بەن تورکیم چەند میزانیان جوولەکەن چەند میزانیان جوولەکەن ئانووسین داستانەکە ئەمەسە تۆ ڕەوایەت دەوڵەت فڕەدە دەوڵەت لە بینچووە تۆ برایگەن ئەم ڕەوایەتە لە کوردیەتە کە لە وجود خۆتەوە تێتە دەرەوە و ڕساڵەتە بەشەرە کە بەرەو کوردیەت بچێت تا معنای ئینسان پەیاکات تۆ برایگەن ئەمە بوو ئەوەنە سەختە بۆت هەزم ناکری چۆن ئەوەنە سەختە بۆت هەزم ناکری چون تۆ دەرگیر ڕەوایەتهای مختلفێکی کە ئەم جوولەکە کردگیسیە ناوی زەهنە برایان دەوڵەتێکە هەگل باسیەکە یعنی حکم فەرما یعنی پادشا یعنی نظامە ئۆلیگارشی تۆ دەوڵەتە کوردیت بدرێژاییە زیست ئینسانە کوردی لەم کوردەوارە هەست کە شمولە قەوانینە تەبیعی ئەکات کە ئینسانە کوردی تەولید دەکات وە گشت کەسی ئەم قەوانینە ڕعایەت دەکات مشکڵە ئێمە ئەمەسە مەفاهیمێکیان لە ئێمە دزیگە قەلبە معنایان کردگە گەڕانگیانە سەو تەرەفە ئێمە لەزا ئێمە ئەوەی کە لە دەستمانداگە ئومەی کوردیە
ئێمە ئومەتی کوردیمان هەست وەرە دەستمان دەراتکە گەشتیان لێمان گۆڕیکە سەرروتیان کردگە مهندسی معکوسیان کردگە کە ئەو قودرەتەی کە ئێمە هەسمان بیگەڕێن و تەزریقی بکەنە ڕێگەکانە خۆیان و ئێمە بوونە ناو محاق نابوودیەوە لەزات و تۆڕەخاتە دەستگای هێگە دەوێنی تۆڕەهاتە مارکس ئەوێنی تۆژۆکەی تۆ یاکێک نامێنی لە دنیای ئەمڕۆ تەحتە ناو ئینسانە مەبارەز ڕەوایەت دەوڵەت فڕەدا تۆ گشتی زد دینە زد خوا زد حکوومەتە مطلقەس ناگەهان حکوومەتە مطلقەی قانون و نظام السلطة يعني طبقەی ئۆلیگارش و طبقەی حکومڕانی قبول کردگە بەرگەن تۆ فکرەکەی خوا و فڕەداگە تۆ مەلەکەی بریتانیای سەخواتە تۆ دەوڵەتە ئێرانی سەخواتە تۆ دەوڵەتە عێراقی سەخواتە خەیلی خوای بێڕەحمێکیشە تۆبە ناتوانانی لە بەرامبەریا بکەی لەذا ئەم گیجیە لەم بێسەوادیە لەم مەنگرکردنە تووە دارێکیان داگە بەسەرتا حاڵیت نییە جێخەوەرە نافهمی جێخەوەرە دەرسوورەتی کە ئوسولە نیشە تاریخ لە خزمەت ئەوا بێ کە تۆ بتوانی زندگیکەی و ئێمە حەج وەخەم تەوەهممانە نەبووگە حەج وەخت ئێمە زندگیمان زندگی کردگە سەروەرانە زندگیمان کردگە ئەمەی کە هاتکە ڕەوایەت و چیرۆک و داستان و پوڵ و خواکانە فڵان و گەشتی دزیگە هاوردگێسی بردگێسی براگیان تماشاکەن شەخصە پەیمانە حەیدەری دەست ئەوە بۆ خاکەی کاتە تەڵا دەست ئەوە بەیتێکی ئامیانەی کوردی تێرێ 3 ساعات لەسەر جەهانە کوردی قسە دەکا عەزیزم بەستگی وەسە کە وجودە تۆ چەنێ متعالیە بێت چەنێ تۆ پڕەوی لەم کوردیەتە تا تۆ دنیا بە عەدەسیەی کوردی بوێنیت ناگەهان دنیا جۆرێکی ترەوێنیت تۆ لەم شەبەهە لەم مەیتریکسە تێتە دەرەوە تازە فامی چه خەوەرە لەذا بۆیە ئێمە وتمان بچۆرە دەروون و خۆت ئینقلاب لە دەروون تۆ ئەکرێ لە قەلب تۆ ئەکرێ تووشی قەلب ژێر ڕوو بێت تا بفهمی داستان چییە بەڵێ ئیمکانی هەست کە ئێمە دەوڵەتە جەهانی بخەین خەیرە ممکنە ئیمکان پەزیرە چون دەوڵەت نظامە سوڵتەی جەهانی بە ڕەوایەت سوار بووگە کاکیان ئێمە ئێمڕۆ قبوڵمان کردە $100 ئەمریکا لە هەولێرە بۆی بدەیتە کاورایە بزنێکە پێبە جاران خەڵکی فڕێدایەوە چییە تەڵات پێنەدایە حەجێکی بە پوڵ قبوڵ نەکرد حەج کالایەکی بە تۆ نەدا تۆش حتا بەیانی کاغەز بخۆوێت و چی خۆ تێرە ناکا کاغەز ئەوان ڕەوایەتیان بە تۆ داگەوە تۆ ڕەوایەتەکەت قبوڵ کردە و لەزا بگون و نازمە ئەم ڕەوایەتە و خەریکن بەم ڕەوایەتە خوێن دەکەنە شیشە گەرەکتە دەوڵەتە ئێرانی بخەی گەرەکتە ئەم کوردەوارە ئازادکەی گەرەکتە کوردیەت بێری تۆ کورد بە لەسەر ڕۆحە کوردی خۆت بوێسە هەرچیەکە پێشن تفیکەرەوە هیچ بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی گوێمەدە براگیان هیچ کتێبێ مەخوێنەوە هیچ کتێبێ مەخوێنەوە فاسدت ئەکا من داستانەکەی مەولانام بۆتان خوێندۆ مەولانا شەمس تەبریزی لە وجودیا کەشفێ گەورەی کرد وتی ئەم هەتی وە عەجەب ئستعدادێکی هەست عەجەب قودرەتێکی هەست وەری ئەم قودرەتەی وانە زنجیرە ولا زنجير تعلقاتها ولا تعلقات التايتل عنوانا ماموسا مفتي أعظم صاحب الدرس بوقس ومرجع مردم تيتو الشمع جمعيكي شام نيم جام نيم دود براو كندش جمعنا قشتي تو فرا أخويني تو فرا كتيو أخويني تو ناتواني بيتناو أمواديا تو ناتواني بقيبام ألوهيتا چون تو بري قرسي ناتواني بي لبفورو لجلسي درسو لشمع محفر بونو
گفت کە تۆ زیرەکەکی مەستە خیاڵی و شەکی، تۆ خوات فرەوە ژیرە زانی، تۆ ناتوانی بیتە ناوە وادی ئێمە. لذا شەمس تعلقاتی وەراند لە مەولانا و تازە مەولانا لەدایک بوو، تازە مەولانا لەدایک بوو. خۆشی بارهایشی ئەوەنە گەورە بوو گەم لەم دنیا جێگەم نایەتەوە. دەستیش بۆ هەر خۆڵێک ئەوە مەیکە بەتەڵا. بەچۆ تەمامە داستانەکانە مەولانا لە مەسنەوی معنەویە مشتی داستانهای ئەوامانەی ناوە خیابانە. وەلێ بچۆ بزانە ئەو چ ئەستفادەیەکی بێگا چۆن بەکاریەوە. من لە شێعرە گۆرانیە کوردی 1 ملیۆن جار تۆپیستێک ئەستفادە دەکەم، لە پەند و مەسەڵ ئەستفادە دەکەم، چۆن من تەمامە تعلقاتم خست راگیان، شیک بوون و باکلاس بوون و مرۆڤ مۆدێڕن بوون و تعریفکردنەوەی خۆت لە شەبەکەی مۆدا و تەبقە مەوازینە علومە غەربی و تەواوانم فڕەدا براگیان. تازە وەختی ئەمانمە فڕەدا چاوم بە دنیا کەوتەوە، هەرچیەکەم قەبلەن بە عنوانە زەخایر حفز کردو لە وجود خۆمە هاتە بۆ لە دەروونم. هەرمەم ڕاحەتیە. فڕی بەم تعلقاتە مەسخەرەتە فڕەبەتە ئازاد بووی. تۆ ئەوەنە قورسی ئەلقابە نایاڕیتەکان خوایی، لە ترسە ئشتباه نەکردنە هەر خەریکی نابود ئەوی بە نابودی کێشیاگی، بە فەساد کێشیاگی. تۆ فەرمان لە دەوڵەتە ئێرانیمەوە، تۆ قەوانینە بینالملەلی بە ڕەسمیەت مەناسە، تۆ سەرت خە خوار و لەم زندگی خوات بکە، نا لە خۆت لەم عەرزە دەربێرە. مەستە کالا و تەبلیغات و نیازە کازە بیانمەوە. تا بزانم ئەیان کێشیتە خوار و یان نەیان کێشیتە خوار و کارێکی نییە. ئەوانە تۆ خۆتیان کردەوە کارمەندبەی لە خوات. نەیگەرەکە بووی تۆ زۆرۆ کڵا بۆسی توش مشێر بکەیتەوە لە عەقڵتە. تاکە خوات درۆ مەکە، بێسە لە بەرامبەرە ئاینە بە خوات درۆ مەکە، کڵاو مەنێ سەرە خوات. کاوران نەتوانێ ماشینە سرخاوبیە یەشمیە متالیکە خاڵ خاڵ پەشمیە پێ بخا، ناتوانێت. بەشۆ لە بەرایە بێسە واقعیت دنیا واقعی بوێنە، ئەو جۆرەی کە هەست ببێنە، خواتمە خەڵەتێنە. مردمە قەبارە بچووک بە قەبارەی بچووکیانۆ بوێنە، خوێڕی و گەواد و بێشەرەف و پۆفیوز هەر وەکو خۆی بوێنە. هیچ محتەرەم نییە، هیچ ڕێزی نییە. بە خۆت بێژە هەرچی من ماوچوو ختمە کەلاومن، یەڕاوگەی حەقن نەڕای حەمامن. عەزیزم، هەر بەم ڕاحەتیە تۆ ئەتوانی تەکە تەمامە دێوەزمەکانە زەهنتا دەرکەفی، هەر بەم مەسیرە تۆ ئەتوانی بەرەو تەعالیە خوات بچیت، تۆ ئەتوانی زندگی بکەی و معنای کەی تۆ زندگی. مەهێڵە بۆتی معناکەن و مەهێڵە بۆتی بخونجن بیکەنە زێنە، مەهێڵە بتکەنە کۆیلە، مەهێڵە تعلقات بۆ خۆت دروست مەکە براگیان. تا زمانێکە لەم بەندانە نجات دەوێ، تا زمانێکە لە سەفت دوشمن تێپەڕی و دوشمن ئەخەسێنی و دوشمن ئەخەی. داستانەکە ئەمەسە هەر کەسێ هات تعلق لێبە دوژمنە تۆز، چونگەرێکی ئازادیت زەوت کات، چونگەرێکی لە مەقامی ئینسانیەتت تەنزیلت بات. بەناوی قینابی بوون فرە ڕاحەتە، زندگیە لە حەقیقەت فرە ئاسانە، ساڵەکە ڕێی حەقیقەت بوون فرە ڕاحەتە، بە شەرتێکە ئەم عینەکە لاوەی، ئەم ماسکە لە چێرەت لاوەی، لە وەهلەیە وەڵا بە خۆت درۆ نەکەی. لە وەهلەی دووەمە
لە دەستگا فکریە خۆت ئستفادەکەی کە نەتوانی بتخەڵەتێنن تۆ بە واقع گیریاگی برایان بە واقعی عەزەمەتە ئیمپراتۆریەتە ئێرانی و بە واقعی عەزەمەتە ئیمپراتۆریەتە ئیاڵەتە متحدەی ئامریکا یعنی ئیاڵەتە متحدەی ئامریکا و قدرەت سەسە قاش بقاتە سەر ئەم کوڕەی زەمینە کوڕەسووچ بە کوڕەسووچ خەڵک بکوژێ ناو پیاگە نییە نایشتوانێت یاڵەتە متحدەی ئامریکا ئیسێشە گەرەکە پەلاماری کشوەری باشی بڕاتە شوەرای ئەمنیەت 50 کشوەری تری خوتێکی خۆیان بێرێ گەلە کۆمە بکەنە تەرەف وانیە تۆ فکرەکەی چەقمان هەسوو چەقەکە ئەسووتێنێ بە ئاسمانەوە کاتە پڕوو و ئەمە گشتی تۆ ڕاهاتە برایان گەرگشتی گەرەکی ئێرادە لە تۆ ئەو بکوژێت دەنا من ئێرادەم کرد بەسەر مۆسڵتە نەکەن حتا ماگە ناتوانێت